لە سەرانسەری ئەوروپا هەڵمەتێکی دژە پەنابەر دەستی پێکردووە و چەند گروپێکە خۆیان بە پاسەوانی هاوڵاتی یان ڕاوچی کۆچبەران ناو دەبەن چالاکی دژە کۆچبەران ئەنجام دەدەن. ئەمانە لە گروپی ناڕێکخراو پێک دێن و ڕاستڕەوی تونڕەون بە وتەی خۆیان پاسەوانی سنوورەکان دەکەن، بەڵام بە چالاکی وتەکانیان دژی کۆچبەران ڕق و کینا بڵاو دەکەنەوە. ئەم گروپانە بەتایبەت لە بەریتانیا پەریان سندووە و بە دوای پەنابەراندا دەگەڕێن و گیەچەڵ بە کارمەندانی مرۆیی دەکەن. بەپێی توێژینەوەکان تێکەڵەیەکی ئاڵۆزی فاکتەرە کۆمەڵایەتی و استراتیژی و کەسیەکان هۆکاری پەرەسەندنی ئەم گروپانن. ئەم گروپانە تەنانەت هێرش دەکەنە سەر ئەو کارمەندانەش کە کار بۆ پەنابەران دەکەن و کێشەیان بۆ دروست دەکەن. لە ماوەی ڕابردوودا کاتێک کارمەندێک بە ئۆتۆمبیلەکەی دەگاتە بنکەیەکی سەربازی پێشوو لە ئێسێکسی باکووری ڕۆژهەڵاتی لەندەن، گروپێک دەوری ئۆتۆمبیلەکەی دەگرن. گروپەکە بە مۆبایل ڤیدیۆی تۆمار دەکەن و هاواری بەسەردا دەکەن و بە ناپاک ناوی دەبەن. هەر لەو کاتەشدا ڤیدیۆکە ڕاستەوخۆ بڵاو دەکەنەوە و هەزاران کەس دەیبینن. ڕۆژنامەیەکی بەریتانی کە مانگی ڕابردوو ڕووداوەکەی تۆمار کردووە ڕایگەیاندووە گروپی ڕاوچی کۆچبەران تووڕە بوون لەسەر بەکارهێنانی ئەو بنکە سەربازیە وەک شوێنی نیشتەجێبوونی پەنابەران. ئەم گروپا کە خۆیان بە چاودێری خۆبەخشدا دەنێن هەندێک جار وەک ڕۆژنامەنووس خۆیان نمایش دەکەن لە سنتەرەکانی نیشتەجێبوون و هۆتێلەکاندا دەردەکەون بۆ گێچەڵکردن بە کارمەندان و پەنابەران. پاشان گرتە ڤیدیۆیەکان لە ئینتەرنێت بڵاو دەکەنەوە، شوێنی ئەو هۆتێلانش بڵاو دەکەنەوە کە پەنابەران تێیدا نیشتەجێن و داوا لە شوێن کەوتوانیان دەکەن پشتگیری لە خۆپیشاندانەکانی دژە کۆچبەران بکەن. لە سەرانسەری ئەوروپا گروپە چاودێرە خۆبەخشەکان خۆیان وەک بەرگریکارانی کۆمەڵگا دەناسێنن، دەسوەردان دەکەن لەو شوێنانەی کە بانگەشەی ئەوە دەکەن پۆلیس و دەسەڵاتدارانی دەوڵات شکستیان هێناوە. سەرەڕای کەمبوونەوەی داواکاریەکانی پەنابەری لە ئەوروپا بەڕێژەی لە سەدا 23 لە نیوەی یەکەمین ساڵی 2025 چالاکی ئەم گروپانە وە خۆی بەردەوامە و کەم نەبووەتەوە. شارەزایان ئاماژە بەوە دەکەن کە هۆکارەکە ئەمنی نییە، بەڵکو بیر و بۆچوونەوە بە تیۆری پلانگیێڕی و ڕەگەزپەرستی بەڕێوە دەبرێت. لە سەروی هەموویانەوە تیۆری جێگرەوەی مەزن کە تیۆریەکی پلانگیێڕی و ڕاستڕەوی تونڕە و ڕەگەزپەرستانەیە. ئەم تیۆریە بانگەشەیەوە دەکات پلانێکی ڕێکخراو هەیە بۆ گۆڕینی پێکهاتەی دانیشتوانی وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتی ئەوروپا لە ڕێگەی جێگرتنەوەی دانیشتوانە ڕەسەنە سپیپێسەکان بە کۆچبەران، بە تایبەت موسڵمانان یان ئەوانەی کە بنەچیان ئەوروپی نییە. تسليما كثيرا